بێموچەی تەواو کاریگەری لەسەر بازار دروست کردووە. کاسبکاران ئەویان خستە ڕوو بازار پێویستی بەوەیە کە حکوومەت موچە دابەش بکات بۆ ئەوەی جم و جۆڵی بازار زیاتر دروست ببێتەوە. زۆر تاسیری ئەنی ڕۆژانە من ڕۆژیوا بووە 2 کیلۆنی و 3 کیلۆنۆکم سەرف کردو ئێستا کردومە بە 10 کیلۆنۆک. خەڵکەکە پارەی پێنی خەڵک زۆر بێزارە خەڵک زۆر بێتاقەتە. ئەنی ئەوەی شکەیە دەیبینی لە ناوچارەتە دەرەوە لەوانەیە لە ماڵ بێت تووشی کێشەیە بێت پێی نییە مناڵەکە دای پاری لێکات یێتە دەرەوە لێرە خۆی مەشغوڵەکە بە دانیشە بەرەکە برادەریشە. داواکاری تۆ چییە؟ وڵای داواکاریمە تێگەشتی حکوومەت ئەوڕێ فەقیرە باتەوە کاکەژان. ئێستا هەیە لە ماڵەوە لە وەختی ئەم کەرەنتینا تێگەشتی باوەڕێ بێت بر خەڵک ناسو تێگەشتی کە پاری ڕۆمەکیلێ بۆ شیرین بیکرێت بۆ جەژن. ئەوە بێت وڵاتیین دەخوا بەزای بێت ژێرمان هەمووی نەوتە. داواکاری ئەو خەڵکەیە خەڵک یانی داوای موچەی خۆیەکە خەڵک داواکە بازاری احتیاجی بێتەوە و خۆی لێبێتەوە تۆزێک پرۆژەکان بخرێنەوە گەڕبەوەی خەڵک بکەوێتەوە سەر ئیش هیچ نەبێ ئەو خەڵکە بەژمەینەتی نەکبەتی بەشخوراوە تۆزێک بێتەوە تایمی خۆی وەکو جاران و ئەو خەڵکەش بازاری بکرێتەوە تۆزێک حرەکە بکەوێتەوە بازارەکە. کاسبکاران دەڵێن لەگەڵ پێدانی موچە بازار زیاتر و باشتر گۆڕانکاری بەخۆ دەبینێت بەتایبەت لە دوای تەواو پابندبوون بە ڕێنمایەکانەوە ئامارەکانی کۆرۆنا ڕوو لە کەمبوونە. بێ ئیشی بێ مەحاشی وای لە خەڵکی دووە خەڵک تااقەت هیچی نەماوە بەڕاستی ئێمە داوا لە حکومەت دەکەین موسەی خەڵک با بۆ هیچ شتێم خەڵکە بگرێتەوە خەڵکی کاسب زەرمەنی یەکەمە زۆر باشە موچە بدرێ و داوایان لیەکەی نەکاتی خۆیان موچە بدرێت و ئەم قەیرانش واز لێ بێن و نەڵەن قەیرانی بەعزە ئیشێکە و بەعزە شتێکە و بەعزە کرۆنایەکە داوایان یەکەی لە 30 ڕۆژارێکا برا یان موچەکە بدرێت بەبێ بڕین بۆ ئەوەی خەڵکەکە مەعیشەتی بڕوە. لەگەڵ کەمبوونەوەی ئامارەکانی ڤایرۆسی کۆرۆنا جموجۆڵی بازار دەستی پێکردوتەوە و کاسبکارانش داوا لە حکوومەت دەکەن موچە دابەش بکرێت. هەرچەندە لایەنە پەیوەندیدارەکانی تەندروستی جەخت لەسەر تاکپارێزی دەکەن و بۆ ئەوەی هەمووان سەلامەت بن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.